لە بەشی دووەمی بەرنمەکەیە تەوەری دووەم گفتوگۆ دەکەین وەکو پێشتریش لە پێشەکی بەرنمەکە ئاماژەم پێکرد کە ئەم کێشی جوتیارانی کەرکووک جوتیارانی ئێستا عەرەب و کورد و تورکمان ئەی چارەسەر نابێت. ئێستا یاسایەک دەرچوو لە پەرلەمانی عێراق هەمومان دڵخۆش بنوتمان هەموو ئەو زەویانی مڵکی جوتیاران نەگەڕێنەوە بۆ خاوەنەکانیان و تر کێشەکانیان چارەسەر بێت. بەڵام ساڵ بە ساڵ کێشەکان زۆرترە بن. ئەم ساڵ کێشەکان هاتۆ سەر ئەوەی کاریگەری لەسەر قوتی جوتیارانی ژێ لەسەر داهاتەکانی جوتیارانی ژێ جوتیارانی کورد و تورکمانەوە تا ئەم ساڵ بڕیارێکیان دەرکردووەڵێن تەواوی تر گەنمەکانیشتان وەرناگرین بە شەرتێ تاپۆی ڕەشیان هەیە. بەم بابەتە زیاتر وردەکاریەکەی لە بەڕێز محەممەد ئەمین وەربگرم کە بەڕێزیان نوێنەری جوتیارانی کەرکووکن. کاک محەممەد سڵاو لێبێ ئەمە چییە ئێستا یعنی بابەتێکی تر هاتۆتە پێشەوە و ئەم ساڵ گەنمەکەشتان لێ وەرناگرن ئەڵێن لە دەرەوەی پلانە یاخود ناتوانن عەقدتان نییە چییە بۆچی ئەم بڕیاریان دەرکردووە؟ زۆر سپاس کاکڕان سڵاو لە تەواوی بینەرانی کورسات نیوزی ئازیز. لە ڕاستیدا ئەو بڕیارەی ئەو ساڵیان لە درێژەی ئەو بڕیارە زوڵم و ناحەقیانەیە کە دژی جوتیارانی کورد و تورکمان لە تەواوی ناوچە دابڕاوەکان بە تایبەتی لە کەرکووک دەری دەکەن. ئەویش ئەوەیە کە ئیمساڵەکە دوا بڕیاریان چکەوە کۆمەڵێک بڕیارن بەڵام دوا بڕیاریان ئەوەیە کە ئەو زەویانەی پێی دەڵێن ئیستیملاک و مەشمولن بە یاسای ژمارە سێ کە دەبواە بەپێی ئەو یاسایە ساڵێک و 4 مانگە ئەو زەویانە چارەسەر بکرابایەوە خاوەندارێتی بۆ خاوەنەکانیان بگەڕابایەوە تا ئێستا نەگەڕاوەتەوە تا ئێستا یاساکەیان جێبەجێ نەکردووە تا ئێستا خۆیان ڕێنمایەکەیان جێبەجێ نەکردووە بەڵام دێن ئەو ساڵەکە عقوبەی جوتیاری کورد دەدەن و سزای دەدەن بەوەی کە دەڵێن ئێوە لە دەروی پلانی کشتتوکاڵێن نابێ گەنمەکانیشتان و بەروبوومەکەشتان لێ وەرنەگیرێ. وەکو گوتم کۆمەڵێک بڕیارە لە ڕاستیدا بەڵام ئەوەیان دوابڕیاری زاڵمکارانەیە کە دژی ئەو جوتیارانە. ئەگەر پێدا بڕۆین یان لە سەرتاوە دەست پێ بکەین هەر لە سەرەتای دەستپێکردن ئەوە بوو کە وەکو تەواوی جوتیاران نرخەکەیان کەم کردەوە پار ساڵ بۆ هەر تۆنێک گەنم 850,000 دینار تەرخان کرابوو بۆ جوتیاران بەڵام ئەو ساڵەکە لە تەواوی عێراق نرخەکەیان دابەزان بۆ 700,000 دینار. اینجا هاتن جیایان کردەوە لە نێوان ئەوانەی کە لە دەرەوەی پلانی کشت و کاڵین لەگەڵ ئەوانەی کە لە ناوەی پلانی کشت و کاڵین. جیاکاریەکیان کرد بۆ ئەوانەی کە لە ناوەی پلانی کشت و کاڵین نرخەکەیان بە 700,000 دینار بۆ هەر تۆنێ گەنم دیاری کرد بەڵام بۆ ئەوانەی کە لە دەرەوەی پلانی کشت و کاڵین بۆ هەر تۆنێ گەنم 500,000 دیناریان دیاری کرد. ئەویش لەوێندرێکە ئەو بەڵێ بەشی هەرە زۆری جوتیاری کورد و تورکمانەکان بە پێ ڕێنماییەکانی ئەوان دەکەونە دەرەوەی پلانی کشت و کاڵی کە بڕیار بوو بە 500,000 دینار بابرێن لیان وەربگیرێ کە بە خۆیان بڕیاریاندا کەوە گوتیشان تەواوی گەنمەکان وەردەگرین بەڵام لە دوو ڕۆژی ڕابردوو دوا بڕیاری زاڵم کارانیان دەرکردیە کە ئەویش دەڵێن ئەو زەویانەی کە ئیستیملاکن واتە ئەو زەویانەی کە کاتی خۆی مڵکی کورد و تورکمانەکان بووینەوە بە بڕیارەکانی مەزیس قیادە سەورەی گۆڕ بە گۆڕ کاتی خۆی ئەو زەویانە لەسەر خاوەندارەتی خاوەندە ڕەسەنەکانیان ڕەش کراوەتەوە بە ناوی وەزارەتەکانی عێراقی کراون ئەوانە دەبێ بخرێنە دەرەوەی پلانی کشت و کاڵی و هەر گەنمەکانیشان لێ وەرنەگیرێ. جا سەیرەکە لەوەیە لەو شێوەیە 50 ساڵ کاک محەممەد بۆچی لەو شێوەیە بڕیارێکی لەو شێوەیە پێشتر و ئێوە ئەخەنە هیچ نەبێ ئەخەنە دەرەوەی پلانەکە بۆی کە بتوانن ینی لە دەروی پلانەکەش بێ گەنمەکەتان لێوەرەگیرێ بەڵام بۆچی ئەم بابەتە جارێکی تر یەتەوە و ینی دەرتانەکەن بە تەواوەتی لە پلانەکان دەرتانەکەن و گەنمەکەتان لێ وەرناگرن یعنی ئیدارەی شاری کەرکووک ئاگای لەمە نییە؟ جارێ بڕیارەکە بڕیاری حکوومەتی عێراقە واتە ئەنجومەنی وەزیرانی عێراقە بە تایبەتی بە هاوکاری نێوان وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی بازرگانی عێراق ئەو دووە زیاتر معنینە بە ئیشەکەی و لە ڕێگەی ئەنجومەنی وەزیرانەوە بڕیارەکە دەرکراوە نەک لە ڕێگای ئیدارەی کەرکووکەوە. بڕیارەکە وەکو گوتم بڕیاریی زاڵم کارانەیە و دژایەتی جوتیاری کورد و تورکمانە و دژایەتی جوتیاری عێراقە بە گشتی
بەڵام هەریەکە بە ئاستی خۆی وەکو کۆمەڵێک بازنەیە لە هەر بازنەیەک جۆرێک لە غەدر لە تەواوی جوتیاران دەکرێت لە دابەزاندنی نرخەکەی لە جیاکاری لە نێوان وەکو گوتم نرخەکەی ئەو جارە ئەوانەی کە ئیستیملاکن دەڵێن لێتان وەرناگیرێ و لەلایەکی تر یانێت تۆ ئەگەر سیرکەی مەسەرەن پلانی کشتتوکاڵی عراق لە مانجی نۆی ساڵی 25ەوەدا دەندێ ئەو کاتا کەس قسەی نەدەکرد کەس ئەو بڕیارانەی دەرنەکردبوو جوتیار هاتووە مەصرفی کردووە تۆکەی چاندووە و کۆمەڵک مەصرفی زۆری لێ کردووە چیمیاوی سەمادی کیمیاوی پێدا کردووە و دەرمانی قڕکەری پێدا کردووە ئێستا هاتۆتە سەر ئەوەی کە بیدورێتەوە اینجا وەزارەتی بازرگانی عراق دەرێ وەڵام من ناتوانم ئەوە هەموو گەنمە وەربگرم یعنی ئەگەر ئەتۆ مەبەستت بوەری نەگری بۆ لە سەرەتای ساڵ بۆ لە پێش ئەوەی کە گەنمەکە نەچێندێ بە جوتیاران ڕانەگەیان کە تۆ ناتوانانی ئەو جوتیا ئەو گەنمانە و ئەو بەرهەمانایان لێ وەربگری دەکرێت تۆ هەموو مەصرفەکان کردبێ هاتە سەر حاصلاتی اینجا تۆ بڕیاری ئاوا دەربکەی بەڕاستی وەکو گوتم هەدەفەکە ئەوەیە کە پرۆسەی کشتتوکاڵی لە عراق هەرس بێنێ و جوتیار زەرمەند بێ قوت و ڕسقی جوتیاران ببڕن و گوندەکان چۆل بکرێت باشە کاک محەممەد لەگەڵ چیا قسەتان کرد ئێوە هەر لە سەرەتای ئەو کێشەوە ینی لەگەڵ چیا کۆنتاکتانە و لەگەڵ چیا پەیوەندیتان کرد بۆی کە ئەم کێشەیە نەگا بەم ڕۆژە یعنی هەر لە سەرەتای ئەو کاتی کە لە پلانەکە هێنان نەدەرەوتان ئێوە لە پلانی دووەم مەسەلەن لە 500,000ەکە لێتان لەو کاتۆ قسەتان لەگەڵ چیا کرد تا ئەم کاتی ئێستا بەم ڕۆژە گەیشت و هەروەریشی ناگرن گەنمەکە لە ڕاستیدا ئێمە هە لە سەرەتای کە یەکەم بڕیار کە دەرچوو بەوەی کە نرخەکە جیا بکرێتەوە یەکسەر لەگەڵ تەواوی بەرپرسان قسەمان کردو پێمان گوتمان پارساڵ هەمان کێشە هەبوو و لە ڕێگەی بەڕێز کاک ڕێبوار تەهاوە کە ئەو کاتە پارێزگار بوو سەردانێکی بەغدای کرد و نووسراوێکی بەخۆی کرد و چوە بەغدا و ئەو کێشەیەی خۆشبەختانە بەدەستخۆشیەوە چارەسەر کرد پێمان گوتن ئەو ساڵیش ینی هیمەتێکی ئاوا بکەن بۆی کە چارەسەر بکرێ و ئەو کێشەیە لە کۆڵ جوتیاران ببێتەوە لەلایەکی تر لەگەڵ تەواوی ئەندامانی ئەنجومەنی پارێزگای کەرکووک بە تایبەتی ینی ئەوانەی لە لیژنەی کشتتوکاڵ کاک عەبدوڵڵا میروەیز کە دکتۆر ئەحمەد و پەروین خان کاک نەشئەت لەگە هەمووان قسەمان کردووە و پێمان ڕاگەیاندون کە ئەو کێشەیە ئەگە چارەسەر نەکرێ زۆر مەترسیدارە بۆ لەلایەکی تر لەگەڵ هەموو پەرلەمانتارەکان دیلان خان ئەوان گوتیان ئێمە هەوڵی خۆمان دەدەن و لە ڕاستیدا هەوڵی خۆشیاندا بەڵام وەکو گوتم کێشەکە لە بەغدایە لە وەزارەتی بازرگانی و وەزارەتی کشتتوکاڵی عێراقا لەگەڵ ئەنجومەنی وەزیران بۆیە بەوەندەش ڕانەوەستین ئەو جارە لەگەر پەرلەمانتارەکان دیلان خان دیلانی مامۆستا غەفور لەگەڵ کاک مازن لەگەڵ کاکەریم لەگەڵ کۆمەڵێک کاکەڵۆ جەباری لەگەڵ هەموو ئەو برادرانە قسەمان کردووە داوامان لێکردن کە فشار بکەن ئەوانش فشاری خۆیان کردێ بەڵام بەڕاستی حکوومەتی عراق وەکو گوتم کۆمەڵێک بڕیاری دەرکردووە و ئەو شەڕی ئەوان دەیانکەن هەروەکو ئەوەی کە دوێنێکە ینی بە ئێمەیان ڕاگەیاندن گوتیان ئەگەر ینی لەبەرەوەی 3 ڕۆژ پێش ئێستا تەنها ئیستیملاک بوو ئێمە هەر لە سەرخەت بووین کە چارەسەری کێشەی ئیستیملاکەکان بکەین دوێنێ کە لە پەیوەندا بن گوتیان بڕوا بکەن ئەوان ئیتفاقانیش خەریکە دەردێنن ینی هەموو شەڕەکە ئێمە ئەوە بووکە هەر ئیتفاقانمان پێ داخل کرایەوە ئەوەندەی محاولەمان کرد بەڕاستی ینی ئەوانیش محاولەیان کردووە هەتا ئەو لەحزەیە ئیستیملاک کە نزیکەی ڕوبەری 300,000 دۆنم زەوی دەگرێتەوە و ئەگەر بە تەقدیرات حساب بکەین لەوانەیە 200,000 تەن گەنم ببێتن کە ئەوە هەمووی خاوەنددارێتەکەی دەگەڕێتەوە بۆ جوتیارە کورد و تورکمانەکان زەرمەند دەبن و گەنمەکانیان لێ وەرناگیرە بۆیە کێشەکە کێشەیەکی گەورەیە دەهێنێ هەم سەرۆک کۆمار وەکو حامی دەستور تەدەخل بکە بۆی کە مافی ئەو جوتیارانە مافی ئەو توێژەش نەفەوتێ و ڕسق و قوتی ئەو خەڵکەیە بە هەدەر نەچێ و ماندووبوونی ساڵێکیان بەزای نەڕەوە بەڕاستی مەترسیەکی زۆر گەورە لەسەر گوندەکان هەیە لەسەر ئایندە و پرۆسەی کشتتوکاڵی هەیە لە کەرکووک. باشە کاک محەممەد ئەمڕۆ چوونە بەردەم بەڕێوەبەرایەتی کشتتوکاڵی کەرکووک دواتر چوونە ژوورەوە یعنی بەڕێوەبەریشتان بینی لەوێ و بە شێوەیەکی ینی مەدەنیانە ئەو داواکاری خۆشتان گەیان کە بۆی کە جان بۆچی وا ئەکەن لە بەرامبەر جوتیارانی کورد و تورکمان جوابی ئەو چی بوو ینی چکە ئەو وەکو نوێنەرایەتی وەزارەتی کشتتوکاڵە لە پارێزگاکە
لە ڕاستیدا من دەمێ بەو قسەوە دەست پێ بکەم کە نزیکەی 150 جوتیارێک لەبەر دەم بەڕێوەبەرایەتی کشت و کاڵ کۆب بووینەوە و چاوەڕێمان دەکرد ئەو بێتە دەرەوە بۆی کە داواکاری و گلەی و گازاندەی خۆمان و ناڕزایەتی خۆمانی پێدەڕوین بەڵام ئەو هەر نەهاتە دەرەوە بۆیە ئێمە ناچار بووین بچینە ژوورەوە بۆی کە لە ژوورەوە دەنگ و ناڕزایەتی خۆمانی پێ بگەینین لە ژوورەوە کە هاتە پێشمانەی دەنجی خۆمان پێڕاگەیان کە ئەو بڕیارانەی حکوومەتی عراق لە ڕێگەی وەزارەتی کشت و کاڵ و وەزارەتی بازرگانی دەرکردەوە زوڵمێکی گەورەیە و ناحەقێکە بەرامبەر تەواوی جوتیارانی کەرکووک و عێراق بۆیە ئێمە قبوڵی ناکەین و هەموو ڕێگا مەدەنیەکانیش دەگرینە بەر و داوامان لەویش کرد کە ئەویش وەکو ینی معنی بە ئیشەکە و بە جوتیارە و بە کشت و کاڵی کەرکووک بەجواب بێ لە ڕاستیدا ئەو گوتی بەڵێ ئێوە حەقتانە و من پاڵپشتیتان دەکەم بەڵام دژایەتیەکە بەڕاستی لە وەزارەتی بازرگانی عێراقەوەیە زیاتر بە تایبەتی لە شەریکەی عامەی حبوبی پێ دەڵێن شەریکەی عامەی حبوب دیتیجارەتە الحبوب ئەوە دژایەتی تەواوی کەرکووک دەکات دژایەتی جوتیارانی کەرکووک دەکاوە بە کۆمەڵێک کۆکار دەیەوێ ئینتاجی کەرکووک کەم بێتەوە و زەرەر بە جوتیارانی کەرکووک بگەێنێ ئێمە داوامان لێ کرد کە پەیامی ئێمە و دەنجی ئێمە بگەێنێ چونکە ئێمە ئەو دەناسین و ینی کە کاری کشت و کاڵی ئێمە لە ڕێگەی ئەوە وەردەگیرێ بۆیە داوامان کرد کە بەڕاستی ئەوانی نووسراوێک بکەن و داوا بکەن ئەو غەدر و زوڵمە لەسەر جوتیاری کەرکووک لا بدرێتن بەڵێنیدا و ئێمە 3 ڕۆژیشمان مۆڵەت دانێتاوەکو ئەو کێشەیە چارەسەر بکرێ ئەگەر نا ئەو جارە بڵێن بڕیارمان داوە وەکو جوتیاران بچین لە پێش سایلۆ مانگرتنی مەدەنی ڕابگەێنین و نەهێڵین بەرهەمی هیچ کەسێک بچێتە ژوورەوە مادام غەدر لە ئێمە دەکرێت و بەرهەمی ئێمە وەرناگرێت. دەست خۆش بێ کاک محەممەد ئەمین نوێنەری جوتیارانی کەرکووک سپاس دەکەین بە هیوایەوەی کە کێشەکانتان بە زووترین کات چارەسەر بکرێت چکە بەڕاستی بەداخەوە ینی کێشە لەسەر کێشە بۆ ئێوە ساڵانە دروست دەکرێت بەڵام بە هیوامەوەی کە هیمەتێکی زیاتر بکرێت بۆی کە کێشەکانتان چارەسەر بکرێت. وای لێ دەکەین بە دەنگ بانگەوازی جوتیارانەوە بێ و خۆی تەدەخل بکە ئەو کێشێمان بۆ چارەسەر بکە سەرۆ کۆمار پارێزەری هەمووانە پارێزەری مافی هەموو هاوڵاتیانە ئێمەش بەشێکین وەکو هاوڵاتیان بە تایبەتی لە کەرکووک زۆر غەدرمان لێکراوە داوای لێ دەکەین بەڕێز فەخامەتی سەر و کۆمار نزار ئامێدی بە دەنگمانەوە بێ و ئەو کێشێمان بۆ چارەسەر بکە. دەست خۆش بێ کاک محەممەد سپاس بۆی کە لەگەڵمان نبووی لە کەرکووکەوە.